منداڵەکەت بێتەربێتەوێ ئەگەر بزانێ یان ببینێ خۆت و خێزانت خەریکی کاری خێرن، نابێت و ئەوە ئاسایی بکەیتۆ لەلایە تەماشاکردنی ئەم شتانە لە ماڵە 3 ساڵ 4 ساڵ 5 ساڵ عمری هەیە مناڵەکەت داوی بە ڕووتی هاتشۆ بکەیت. ئەمە کارێکی زۆر غەڵەتە، بەینی خەجاڵت دەکا لای خەڵکی شەرمەزار دەکا، ناڵە نازانێ قسە ئەکا ئیشارەکە لە خۆیەوە جوڵەکانە دووبارە کاتوار بووی ئەڵڵا سوبحانەهو وتەعالە لە سوورەتی نورە ئایەتێکمان باسەکە فێرمانەکات چۆن تەعامل بکەین لەگەڵ ئەم بابەتە هەسیارە. فەرمێ يا أيها الذين آمنوا ليستأذنكم الذين ملكت أيمانكم والذين لم يبلغوا الحلم منكم. إيمان داران تنانت أو من دالان نشتان كبالغ نبونا 3 مرات بس 3 جار مولدتان ليور بقرن بدن لدرقاتان بيشوي بين جوركانتان وبتان بين بوينيكي نالعيق. فرميت قبل صلاة الفجر بيش نيجي بياني شوان نال جاري واهي هەڵەسێ شەوان ئەچێ بەلای دایک و باوکی ئەخێ چوزام ئەترسێ بەلاتان فێ بێ پێشەوەی بێتەوە ژوورەتەوە ئامادە باشیت کردو یەکسەر فەق خۆی خاتە نێوان خۆت و خێزانت با ئیتر هەست بە بەڕێشت ناکات. دوو فەرمێ وحين تضعون ثيابكم من الظهيرة ئەگەر هاتوو نێوەڕۆ جلت داکان نیاز بوو سەرخەیە بشکێنی ئاگادار بە منداڵەکەش بە شێوازێ نالایەق نەوبینێ. و هەروەها فەرمێت من بعد صلاة العشاء لە دوای نوێژی عیشا کاتی خەوتن ئەو کاتی کە بڕیارە تۆ بڕیتە ئەو ژوورە ئیتر دەرگاکە قوفڵ بکە شوێنی منداڵەکە و خەوتنیان ڕێک بخە ئەو کاتە ئەسراحەتی خۆت وەربگرە. وادارم ئینشاءالله استفادەتان کردووە. السلام علیکم.